جبوی گوتوبیجەکە بهتر لەسەر گەپێن پەکەکە دەبکارانینە چۆک و هێزدا لە شنگالێ بەرەخۆدمەجەم بەرز ئەدریس زۆزانی بەرپرسێ ڕاگەاندناڵقێ شنگالێ پارتیا دەموکراتە کوردستانێ و هەروها بەرەخۆدمەجەم مامۆستا فێسەل ناسوان دەمە کۆمیتە ناوەندیە پارتیا دەموکراتە کوردستان سووریا. مامۆستا ئەدریس هەزیاو لە جەمتە دەست پێ بکەم داوین لێدوانە پەکەکە دەربارەی ڕەوشە شنگالێ هەفتەمێ نزیکبوونە بەجیکردنا ڕێککەوتناکوونە بەرە حکوومەتە هەرێم و حکوومەتە عێراقێدا هاتیکردن گەپا بکارانینە چەک و هێز دەدێ دڤردا چ مەترسیل سەر شنگالێ دروست بێ پەکەکە چ شنگالێت خوازێ پەکەکەش بەرچێ vê سیاستێ بکارتێنێ ژێ شنگالێ دەرناکەوێ و ڕەوش ئاسایی بێ. بله زۆر سپاس ji بۆی هەمژارێ و سپاس ji بۆی ku ez gelek spas بەڕێزان خویایە یعنی بویە دەمەکە درێژ ناکی لە شنگالێ پیدا بوونە دەستێوەردانە یا پەکەکێ ji بۆی نەهاتەنێ شنگالێ بەلکو بۆ gelek cihêndî el Kurdistanê lê piştê ku ew karîsata serê xelkê yani her kesek ba xudan wijdan ba xudan zemîr ba خەلکێکی سڤیل وەختێ قەستا وی کەتن دێ دەرباز کەتن دێ هاریکاری پێرەکە دێ وێ گەلگەت یاکو ئەوان چەکدارێت پەکێکی وی دەمی بۆ سووری هاتون و هاریکاریە خەلکێکرد گوتیە بەری بێگاوێژی بوو چیە سوپاسیا خەلکێ شنگالی و خەلکی کوردستان مە وەک پارتیژی بێگومان لێ ئەvە شرطی نوده دوید چنده پکه بیگا بی با خدای شنگاله بزنه جبر کو هاریکاری فلک شنگاله بکرنه یا جی بیش شنگاله بکه میدان کشبو ملانا سیاسی نبرا خو و لایان دین سیاسیین کردستانی جبوی برجواندین دشمن ملت کرد و که دیار کو ایران دار بدستی حکومت عراقی حکومت ایرانی دخوازه اوان کریاره کو نهال شنگالت که به برجواندیت دشمنو نیارین ملت کرد جیب که او پیلان نشوه گاوه ده هاتیه درست کرن فکر که وی شدید که کو خلقی شنگالی بنگر داره بگمان اگر جوه چنده جی اوانه کو برجواندیت خوین تایبت شنگالی بپارزه یعنی برجواندین حشد شعبی امکان بیجن تا درجه کمازن لشنگالی بپارزه لوانه که ایرو جیبویه اگر تقدان روشه کو پشتی اف ریکفتن دنابرا حکومت حریم کردستان و حکومت بغداد دهاتیه انجام دان بگمان اگر بینج نزدیک و بر خوب دن و ریکفتنی ریکفتن هم ده برجوادیا خلکی شنگال ده گو بونه 6 سال بری بگاوجی ما آنی زمان اتنافا کمپادا ایش و آزارتوان پربونه همجی د برجواندیا خلک کردستان ده برکو شنگال پارشکی نداراوی هریما کردستانی و افتخار کردستانیه تاخد باشە مامۆستا ئەدریس بمەرە بمێنێزت دەکەێت بدمە مامۆستا فێسەڵژی ئەزێ دووبارە بەگەرمە جەمتا مامۆستا فێسەڵ شرۆڤاتە ژە سیاسەتە پەکەکێ ژە شنگالێ لە شنگالێ چییە دەما و ڕازی نابێت دەرکەوێ ڕازی نابێ بەکشێ لە دژی ڕێکەوتنەکە یاسایی کومەبەستاوێ ئاساییکردنا ڕەوشە شنگالی ڕادوەستێ و حتا گەشتێک وێ چەک بەکاربیینیانێ بچم ئافەکی vێگە فێت کێ لە شنگالی سلااوەڕێز ji بۆ mêvanê te pêwîst بەڕاستی مرۆڤ گەرە dîroka demekî dirêj bi me re bixwe ji ber ew heta roja îro ji dema 40 salî heta roja îro ew her yekîtiyê û nêzîkayiyê beşekî Kurdî re ew naxwazin
أو تمجي فلسفة ومدين دوري مجيء كردية ودوري بلوكا كردية تم تخاطن بتنبن تنزاننا بارتيكي ماركسينا تنزاننا بارتيكي هولينا تنزاننا بارتيكي سوسيال تنكا ريبيجي بارتيكي نتون هر تشتن ونك تشتكنجي بس تمجي دستيقا دخن ناف بارتي كردي دا و پروبليما جوارا چه دكن يعني ايرو جواتي قصتن ببهرا ايرو جواتي قصتن وقتي كرد پرورن و كردستان دخوازن وقو بري قد قوتن او بكاربن او پیمانا قد نابرا هوليري و بغداد دا چه دبي بخوازن شنگال ببي باجارا كي آرام وملت شنگالي بكردي خوا وبالعيزيدية خوا وبعربي خوا گو او بکار بن ریبریا خو بکن بگو دستکی دیته دا کار بکی یعنی اف تشتید نبرا بغدای اولیره دا چید بی لازمه جه درکبن و او دبیجه ریز بگرنج اسایا وی دولت روی قانونا گو او دینن یعنی او ولاتین کردی ترکیه نا ميدانا و چیای زوزان و دشت كردستان تركيا مساحتها 200,000 كيلومتر مربعة 22 ولايات كردية لويدريانا 20 مليون كرد لويدريانا أرمان جوا وخباتا وتيكوشينا وتيكوشريا وحمو لازمة لميدانا كردية تركيا بين كردستان عراقي بيان وقامش بيان مهاباتي بي باشا مامۆستا فەیساڵ ئەزێ دووبارە بە گەرمەجەمتا مامۆستا ئەدریس زێ داوین لێدوانە دەوران کاکان شتەرە بێژم بێژێ دەدەمەکە نێزیکدا ئەمێ دەرباسی باژار و باژارۆکن هەرێما کوردستانە بن ئەمێ ئەمە ببژن ئەخوەت الشعوب کوبراتیە گەلان شیعاراوایە ئەمە لێ دژی بەڵا بکنیانی ئەتخوازم ئەو مافێک و دانەخوا هەتاک و گەفێ بیرەنگی هەرێما کوردستانێت کرد ژبەر چێ بەردەوام لە دژی تەبایە پێشکەتنە هەرێما کوردستان و بتایبەتی لە دژی پارتی دیموکراتی کوردستان یعنی ئارمان جەوایە سەرەکەش کوردستانی چییە؟ كاكي زنار باكاكا وقافين باكاكي وقافين سركردين باكاكي ما تخص نج هريما كردستان ربن كردستان جي كردانا جي حمو كردانا ما تخص قافيوان اشتركا ربن وقاف بارتي قاف كسي سافا قبولنا كبري بقابل لفقرم جناب السروق بارزاني قلت يا نبارتي قفال كسيتي ونقفاش كسي قبولك ونهاجي يعني امحار ويحصاد فقاكي رتيم فقاكا كردنا بلي سنوري وانها في سنوري خدان نبزينن في دعنونا ساحة غير ما دستي وردان بيجن عالي واندا نكري طاقبين دستي وردان كردستان دا بتجي كردستان تبتني بارتي ديمقراطي كردستان دا هي بلكو احزاب دنجي هنا يرو نا او نا غيري ويجي ونكره او حيبت وهمته بيجم سرواريا كل كردستاني هي بشكل او داخلي باجر وباجر كان كردستاني وصاب بسنه هي دوبا امنا قازن زماني قف القل كردا امنا قبل دشمن بارتي دشمن هريما كردستاني دشمن كردواري اللي كيجي كردستاني بيش لنا امي برگریش وقتن و امی وام پاش وکشینن و قبول نکن چه کسا قفال مبکه اما تبیجی چه منطلقی هاتیه بله امی ببوره منک طیبی عربی جی بخنا في قوتن خدا منطلق تهدید وی بگم عن ترکیه ایش برکوکونها ترکیه فکر بوی در بدستن میت ترکا بوی در بدستن پازدار ایرانی بوینا در بدستن 8 شعبی العراقي اگر به اف خباتك اول شنغالتن خلقك يتخابين اول يابين بروفاجي سياسه اوانيا بري بيغافي بوا
ئەو سیاستاکوان داخوازا کوردستانە مەزن دەکرد داخوازا وەک هەبیە دناف کۆمەلگەها کوردی دەکرد فەرقت نابەرە ئێزیدی و بسلمانی و فەلەی کوردستانی دەنینە ئەو هەمووش بیراکردنە لێ ئیرۆ هاتنە شنگالەکە وێران شنگالەکە و کارەساتەکە بسەری خەڵکی وێ دەهاتێ ئێزدیاتیە کە سرف دمەشینن ریاژی وسات دنە فریاکردن ji بۆی خەڵکێکی و ئەنەما ئەو خوددانێ شنگالێنە شنگالێ خۆدانێت خواهانە شنگالێ پارتی دیموکراتی کوردستان هەڵبژارتنێن ساڵ 2017 بتری 96 سادێ ژێ دەنگی خەڵکی شنگالێ دەستخۆڤە ئانی بتر 96 سادێ وا خەلکا ئەو یەک بن کۆنترۆلا یا فەکەکێدا دەگانین شنگالێ لەوانەکێژی خویا و ئاشکرایە ji بۆی هەر کەسێکیژی شنگال یا پاراستی باشە مامۆستا ئەدریس کوردستانی بەنەک و فەکەکێوە دووبارە بە گەرمەجەمتا مامۆستا فێساڵ ئەف سیاستە پەکەکە دەمان هادە شنگالە بجیتکێک و هەفسنووریە بە ڕۆژاوای کوردستانی ڕێژی وێ چ باندۆرێ لە ڕۆژاوای کوردستانی بکێ گەلۆ وێ بە ئاسانی دەرکەبێ یانجی دەماک و دەرکەتناوێ بە هەر ئاوایەکی بێ زیانێن و بگەنە ڕۆژاوای کوردستانی ژوێ چ بن بەڵێ ئەو ماناوا لێ دەرێ هەر دخوازن خزمەتە ئەو کێرەگۆرەکی ئەیرانی هەیە دەخوازێت تشتێ خوا دوێ دەرێدا دەرباس بکێ دشنگالێدا و دەرباس سووریا بکێ بەرژەوەندی ئەیرانێ و حەجدا شعبی پێکتینن ji ber vî hewayî meşê xwe û harîkariya xwe û çekên xwe bê hemû ji hejda şerb distênin ew xwe jî vî tiştîxanê dibêjin û inkar jî nakin û gelek ji wa îro endamê wa ji biraderê me Êzidiya îro bûne hevalê wan di hundirê hejda şerbî de kar dikin û bi PKK re duyê hundirê de kar dikin ew felsefa wa wek daxuyaniya کالکان جی دبێژێ بەری نەهاژی گوتیە ئەمێ براتیا گەلوانە وەکەم چ بێژن شیعاراتن پێ ملەتێ ما ئەوێ کەسێ بەسیت وا پێ خاپێنە دیانی ئەو بخوات خوازن خدمەتە کەسێ دژنێ کورد بکەن و تایبەتجی ئەم هێلینال کوردستانە عێراقێ چی بووە ئەو دخوازن vê hêlînê beravetî bikin û avakirina vê tiştê gotê bûye jî bi sedê sala derbas bûye bi hezara kesê canê xwe jî di ber vê axê de dane wê bixwazin biparêzin jî ama dibînê ser ewnêkeftina di navbera Hewlêrê û Bexdayê de çê dibe lazim e pêwîst e derkevin bê bo dilopek xwîn bêrcandin wextê nebê bibînin tedarî bikin wê baweriyê de wê dîsa karîsak ve bê serê milletê çengalê bixwe wê Kurdê me wê Êzidiyê me û Erebê me wê qelenê wê deynin. باشە مامۆستا فێساڵ دەربارەی ڕۆژاوای کوردستانی وێ چ دەکێشێ دەبکارێ Belê ew me got dixwazin xizmeta ew kerîdora henê heye tehrîba xwe û çekê xwe û danûstana xwe duê de derbas bikin xidmeta Îranê bikin ji ber û dibînin got îro Emerîkî û Rûs wana di hundirê Rojavayê Kurdistanê de hene ew jî dixwazin dibêjê lêngekî wa dengeheka wa duê derê hebe û bikaribin xizmeta ecendê Îranê û hejda şeعبî ew kesê nexêrxwaz ji Kurdan re bêkirin ji ber vî hewayî jî dixwazin bibine serî jî got ev danûstandina enkesê û tevdemê wa îro ew gavin bi hev re hatine avêtin ew di baweriya me de dixwazin tedariyê li wê jî bikin beravêtî bikin bes em duê baweriyê de ne Kurdê me yê rojava bîrewerin vê mesela hanê ev danûstandina got çê dibe wê nêzik dîsa belkî li hevrûnin bikaribin tiştê xwe çareser bikin مامۆستا فێساڵ مامۆستا ئەدریس داوین پرسیار دەگوت و پەکەکە بۆ دارودەستی حەجدا شعبی لە عێراقی حەجدا شعبی بێگومان هێزاخوان گۆ تەبایە کردبن خۆش بەغدا وەردەگرێت وردە پرسیارە هەری گرنگ بەغدا ئەگەر کو حەجدا شعبی بە نەکشێ و حەجدا شعبی بەردەوام بێت پشتەوانیکردنا پەکەکەدا
تێواتەیەک و پاکە ئەکو بەغدا نەجددیە دێ بجیکردنارێ کەوتنا شنگالێدا پرسیارش بەغداد هەنگا اتفاقاتی کردن سەر چەند خاڵێک هاتیە یەک جوان بەرژین و حکوومەتە هەرێما کوردستانی بەغدای رابوونە مەرجی هەرە پێشی ئەوە بۆ حکوومەتە بەغدا ئەو دەرکەتنە هەشتا شابی و دەرکەتنە هێزن بیانی وەکە پاکێکی و غێری پاکێکی توێ دەرێدا سپۆی خۆ گرتیە لەوانێکی ژیان چاوەڕی پێنگاوێن حکوومەتە بەغدانە حکوومەتە بەغدا دەبێ کارێکی بکە مامۆستا ئەدریس چ دەمەکی ئەڤ ڕێککەوتنێ بکەوێت بوارێ بجیکردنێدا دەمەک ژێرە هەیە هاتیە دەست نیشانکردن دەمەکی دیارکری ژێرنینە ژبەر و هەتاوێک ئاێژی ئەم چاوەڕیت حکوومەتە بەغدانە و هێزێ پەکێکی دەربێخە هێزێن هەشتا شابی دەربێخە باوریان بەدە ئەوژی نە هەماوە ساف ئاسانی وێچێ بە بەلکو باوەڕکەم ئێشاندنێک تێدا هەب حتانێکی و کاربن ئەوانش دەبەری دەربێخن ئەم خەڵکی خۆ ناترسینین ئەم نەبێ ئۆمێدن لێ وسا دیارک و ئیران و چەند دەولەتن دین هەرێمی کاریگەرن سەر ڕێککەوتن ناچێ بووی لەوانەکەژی و نەهانێکی ئەم چاوەڕێی بەغدادکن و بەغدا پێنگاوێت بلەس پاێژتن ئەمت ئامادەنە پێشمەرگەی ما ئامادەیە حەزب ئەم ئامادەنە خەلکی ما ئامادەیە ئەم بەگەرنە سەر جیوارە خۆش بەرگوختێم دەرکەتنجێ ئەم ڕێککەتەژێ دەرکەتەبوون ئەم نە بشکەستەژێ دەرکەتەبوو لەوانەکەژی هەر دیسانێکیژی پرێککەتن ئەمی بەگەرنە شنگال باشە مامۆستا ئەدریس گەلک سپاس بۆی مامۆستا ئەدریس زۆزانی بەرپرسی ڕێگەهاندنا هەڵقەی شنگالێ پارتیا دەموکراتە کوردستانی و گەلک سپاس بۆی مامۆستا فێساڵ ناسۆ ئەندامی کۆمیتە ناوەندیە پارتیا دەموکراتە کوردستان سووریا گونگەلمە بوون گەلک سپاس